بینەرانی خۆشەویستی فریدۆم تیڤی ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی دیکەی ڕایەڵەوە لە خزمەتتان داین. بینەرانی هێژە ئەمشەو لە بەرنامەی ڕایەڵدا سەبارەت بە گۆشەگیری دژوار لەسەر ڕێبەری گەلی کورد ڕێزار عەبدوڵڵا ئۆجەلان گفتوگۆ دەکەین. هەروەکو دەزانن لە دوای 5 ئاپریلی ساڵی 2015 لە دوای ئەوەی کە ڕەجەب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند ئەو دان بە ڕێکەوتنی دۆڵمەباخچە دانانێ و مێزی مزاکرەی دانوستاندنی نێوان تەفگەری ئازادی گەلی کورد و دەوڵەتی تورکیا کە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان پێشەنگایەتی بۆ دەکرد هەڵگێڕایەوە لەو کاتەوە تاکو ئێستاکە گۆشەگیریەکی دژوار زیاتر لە 2 ساڵە بەسەر ڕێزار عەبدوڵڵا ئۆجەلاندا داسەپێنراوە. لەم ماوەیە تەنیا یەک جار ئەویش لە پاییزی ساڵی ڕابردوودا لە مانگی ئەیلولدا محەممەد ئۆجەلان توانی بۆ ماوەیەکی کورد چاوی بە ڕێزار عەبدوڵڵا ئۆجەلان بکەوێت. ئەمە یەکەمین جار نییە کە گۆشەگیری دژوار بەو شێوەیە ڕوبەڕووی ڕێبەری گەلی کورد ڕێزار ئۆجەلان دەبێتەوە لەو کاتێوە کە لە 18 ساڵ بەر لە ئێستاوە کە لە سیستمێکی بەنێو سیستمی ئیمرالی لە دۆرکەی ئیمرالیدا ڕێزار ئۆجەلان لە ژوورێکی تاکەکەسیدا زیندانی کراوە. ئەم سیستمە بۆ خۆی سیستمی گۆشەگیرکردن و تەجدیدکردنی ڕێزار ئۆجەلان و دابڕاندنی لە گەل و تەفگەری ئازادی گەلی کوردە. بەڵام قورسکردنەوەی ئەم تەجدید و گۆشەگیریە بۆ یەکەمی جار لە ساڵی 2003دا دەستی پێکرد کە نزیکەی ساڵێک و بەتایبەتی لە کاتێکدا کە تەفگەری ئازادی گەلی کوردستان ڕوبەڕووی پیلانگیریەکی نێوخۆیی بووبووە ڕێزار ئۆجەلان بۆ ماوەیەکی درێژ تەجدید کرا. لە دواتر لە ساڵی 2007دا بوو کە ئاشکرا بوو کاربێستانی دەوڵەتی تایکەری تورکیا بە مادەکانی کڕۆم و سترۆسیۆم ڕێزار عەبدوڵڵا ئۆجەلانیان ژەهرخوارد کردووە و هەرە دواییش لەم نێوەدا بەتایبەتیش لە دوای هاتنە سەرکاری ئاکەپە و گرتنە بەدەستەوەی جڵەوی دەسەڵات لە تورکیادا هەموو کاتێک نێو بە نێو تەجدید دژوارتر بووە بە بیانی و جۆراجۆر پارێزەرانی ڕێگریان لێدەکرا و دژوارترینیشیان لە دوای 27 تەمووزی ساڵی 2011 و لە دوای تێکچوونی دانوستاندەکانی ئۆسلۆ و دەستی پێکرد کە لەو کاتەوە تاکو ئێستاکە پارێزەرانی ڕێزار عەبدوڵڵا ئۆجەلان نەیانتوانی سەردانی ئیمرالی بکەن. زیاتر لە 6 ساڵەکە پارێزەران هەموو هەفتەیەک داوای دیدار لەگەڵ ڕێزار ئۆجەلان پێشکەشی کاربێدەستانی دەوڵەتی تورک دەکەن، بەڵام 6 ساڵە هەموو جارێک بە بیانووی پرۆپۆچی تێکچوونی کەشتی ئیمرالی و خراپبوونی ڕەوشی کەشوهەوا داخوازەکەیان لەلایەن کاربێدەستانی دەوڵەتی تورکەوە ڕەت دەکرێتەوە. ئەمشەو لەم بەرنامەیەدا دەمانەوێت سەبارەت بەم مژارە کە مژارێکی هەستیارە بۆ گەلی کورد و تێکڕای ئازادی خوازانی جیهان گفتوگۆ بکەین. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم مژارەش میوەدارەتی لە دوو میوانی بەڕێز دەکەین کە ئەو شەو لە خزمەتیاندا دەبین لە بەرنامەی ڕایەڵدا. لە ستودیۆ میوەدارەتی لە باز قەوم چالاکوانی سیاسی و بەڕێگای ڤیدیۆفۆنیش میوەدارەتی لە نووسەر و چاودێری سیاسی ڕێزدار ئەحمەد ئاکتاش دەکەین. هەوڵ دەدەین بە درێژەی بەرنامەشدا لە بەڕێوەبەرانی تەفگەری ئازادی لە باشووری کوردستانەوە پەیوەندی تەلەفۆنیش وەربگین سەبارەت بەم مژارە. بەڕێز باز قەوم زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕایەڵ. ڕێزار باز ji بۆی ku em deriyekî ji bo giftugoya vebêt ez dixwazim hinekî hinekî pênaseya sîstema îmralî bikin û çima Rêzar Öcalan wisa bi vî awayî tund tê tecîd kirin? Belê na îmralî her çiqas di nezera dewletên dagirker û sîstema kapîtalîzmê de girtîgehek be û girtîgeheka ku di şexsê serok apo de gelê Kurd esîr girtibe jî lê di nezera gelê Kurd de û şoreşgerên gelê Kurd de hereketa gelê Kurd de îmralî mektebeka fêrbûniya jiyaneka nû he. Yani îmralî di nezera gelê Kurd de tê vê manê. Çima tecrîd di ev mekteba de jiyaneka nû tê fêr kirin û ev bi belge bû bi azadiya sosyolojiya azadiyê serokatî bi 5 cîl da fikir formüle kir jiyanek çawa, tekoşînek çawa, sîstemek çawa û însan layıqê çi ye. Şexsê Kurda de ji bo hemû mirovayiyê pêşkêş kir û ne tenê Kurd mirovayî jî li dû vî fikrî dixwaze jiyana xwe formüle bike û li gor vê yekê tevlû vê tekoşînê dibe, tevlû vê şoreşê dibe. Eva jî
دبن سیوانا کرده ده جبو مروایی گاوه کی نوه وکی هرتم کد دیروکا خود جبو مروایی خدمت کریه واجی یک خدمت کی ج خدمت مروایی ریه ده شخص گل کرد ده لإمرالیه پیکته جبونا کرده نظر کرده ده جیته و معنی امرالی دجمن هر چی قاس بخواست به کو تجرید بکه فکر آزاد ده شخص سروک آپو ده لإمرالیه لبله کرد ایدی دوی مکتبی را درباز بونه او جیانا خواه ساز دکن جیانا خواه لگوروی ساز دکن به تکوشینری ساز دکن به شورشگری ساز دکن و خبر خستن دکن دقادا سیاسی دجی خبر خستن کرن و دقادا دیپلماتیک دجی آلانه که بتایبت و دما داوی پر آلانه که برفرح و بو دور دجی تکلیه خباش چه کرن و دهلا جیان دجیش بنا همون مروایی بون میناکه کی باش رزار قوم انا هم دبینین کو وای ایدی مروف دکاره بیجه بسالان کو رزار اوجلان دوی سیستم ده چارچوبه وی سیستم ده لایمرالی تی گرتن از خوازم اینه که وی سیستم شیرا بکن چما سیستم کی چواه یعنی چما رزار اوجلان بتنه لگراوی کی دا او لگل و لتفجر و ل يعني نهاية رجلي كان لوي كو فكري بيكيجي جيبي كو قلوي و تفجريوية. بله. نها بدا عوايان تكارن ببيجن يك جبونا داغركيريه جبونا دولتين داغركيريه لسر كردستاني و يك جي جبونا سيستم كابيتاليزم شخوا ايكو بو وسيله کو سرکاتی گرتن لإمرالی حبس کردن و خواستن وی فکری بتوایی اسیر بگیرن او بو ذاتن yani dagirkeri aslında şuara sistema xoya kevne perest بله sistema xoya kevne perest خطری یک جرادید جبر که وا سیستما کهنه پرست برسو انسانا ندیده احتیاجی برسو انسانا را تری ندیکر انسانیت هات آشمایی که هر دمه که جاره که انسانیت آشمایی که را درباز به فکر کیته و انسانیت مرحله که دربازی مرحله که دیترد که نه سرک آپو افتشت بو اساس افتشت بو فقط لپیشی سیستم داگرکر هبون سیستم داگرکر جی وی فکری وکی نمرود ابراهیم هگر مرم مثال بده وکی نمرود ابراهیم بو یعنی سر سیستم داگرکر ین سر کردستانی گرک اوانا بر عالی بونا فکر جی وانا بر عالی تکر جیانکا نه جیانکا آزاد نتنه یعنی جبونا کرداج بونا همو مرواییه ویجا جیانه که کود اصل لسر کوکا خورونه دا اصل خود لسر کوکا خورونه و وگره دیروکا خود لسر کوکا خورونه وسا پیدا ببوره دا گرکریش بوی وی که وی تشتیش خوره تحلیکه دید وش بر بیاون بیجن سیستم امراری به وی آوای پیش خسته بله و یک جی بشه کادی تر جی بشه کپیتالیزمه جبر کو سرکشیا قمپلوی ایکشاندن اوانا بون به هفت پاریا دولتین داگر کرده لسر و اساسی سیستم وان رجی فکر سرکاتیه خدمتا خوین مشی وان ندکر بالعکس خدمتا انسانیتیت کر دجبری سیستم وانا بوش بروی که امرالی د شخص سرکاتی را یعنی از خفتنه توسا انجام داده خم سیستم امرالی سیستمی که نتنه کل علی دولت ترکیه پیش خستن بلکه لنگی جهانی سیستم هزم مدرنیته کاپیتالیسم هی و علی هزم مدرنیته کاپیتالیسم و دجبری مروواتی و سیستم لسر رضا عبدالله اوجلان و دکسیتی ویدا سر گل کل و همی آزادی خوازان تی فرض کردن برای دکاری وسا برزر قوم از وگرم جمع بگمان میوانه میدنی هجاجی برای دفعه لگل می رزار احمد اکتاش رزار اکتاش گردن که مدبیسن سلاو رز جوارا و گل اکسپاس دکم کوه در فتره رخصان و بجاری برنامه رایال آفریدوم تیوی دبن سلاو رز دنگیواتی باشه رزار اکتاش ام بحثا
ئینسانێکی دەکەین کۆ پێناسەیەکی تایبەت ji bo حقیقەتێک کردیە و حقیقەت وەکی عشق و عشقژی وەکی ژیانێکی ئازاد فۆرمولە کردیە و پێشکەشی مرۆڤایەتی کردیە بن ڕووناکیە وی فەرکی وی فەلسەفەیەدا ڕێونکردنێک و لەسەر ئەساسێ خودی گراوی شارستانیەتێ دەستپێکە دامەزراندنە دەوڵەتێ و شووندا لە دیرۆکە مرۆڤایەتیدا پێشکەتیە تێسەیە ڕاستکردن لێ نها ئەv فکر ئەv کەسایەتی و ئەv هەبوون ڕوبەڕووی سیستمی ئیمرالی دەبێ ئەم وەکی مرۆڤ دەستپێکێدا و وەکی گەلێک کورد و هەمی ئازادی خوازên گیانێ ئەمێ ji بۆی vê سیستمê û vê pêgeyê vê mirovê û vê bi giştî vê hebûnê em çawa dikanîn tarîfekî çawa danîn destpêkê da esas nav pirsa xwe de hinek tişt gotin hinek tarîf kir destnîşan kir ji bo hê bêtir bi tewayî mirov vî rêberî nas bike vî filozofî nas bike divê ku me re hinek alem saj dibêjin divê ji bo tu xwe nas bike tu têkoşîna xwe nas bike tu li helwesta dijminê xwe binere ya jî tu ji bo yekî dê dîtir tu nas bike tu li helwesta dijminê wî berteka dijminê wî a dijberî wî çi ye tu nas bike tê wî jî nas bike ya tê xwe nas bike ja me re ji bo jî em ê bala xwe bidin helwesta neyarên gelê Kurd ya jî bi taybetî helwesta dijberiya rêber Abdullah Öcalan ji bo çi ew satê pênasekirin jî dibêjin komplogeriya ya jî plangeriya navdewletî plangeriya ew qas mezin ne hema yani navê komplo jî dibêjin komplo ne hema helwestek mirovekî digire zindanî dikin na va ji bo ku eger ku me re mijar gelek berfirê lezî bi Kurtayî bêjim ji bo ku di ser sala 21 de proja xwe plana xwe ya sistema xwe ji nû ve dizayn bika cîhanê bi taybetî jî ku gotina wî kapîtalîzma modernîta kapîtalîst ya jî emperyalîst em bêjin û serkêşiyê xwe Amerîka bû ji bo ku bi taybetî ji esas ji bo hemî cîhanî û lê bi giranî bi taybetî ji bo rojhilata navîn dizayn bike lazim û kelemê pêşa xwe rakira kelemê ji bo çend vê dibînin em divê navnetewayî ji ber ku em ê ku wê demê serokê dewleta Tirka û serokwezîrê dewleta Tirka û Bülent Ecevît gotina wî gelek balkêşe ez bawer dikim argümanê herî pêşyekcî ew yek jî jê rêbera pop xwe jî di paratinama xwe pênca de dibêjim dema ku ez anîm îmralî paya bilindek jinek a Konseya Avrupayê ez pêşewazî kirim lê îmraliyê ya din gotina Bülent Ecevît ku li ber mirinê rastiya xwe li xwe mikurhat got heta niha jî piştî çend sal derwas bûyîn heta niha jî ez nizanim ji bo çav Öcalan teslîm me kir bala xwe bidin yanî ew aliyê wê navdewletî ez navê navnetewayî jî ez gotinê xwe xelet dibînim ji ber ku ne navnetewayî navdewletî dewletî plan aliyê wê navdewletî hê gelek mezintir e ji ber wî ew hedefa wan çi bû wan dixwest dîsa ew din jî dibînin pêştî girtina rêber Öcalan ew plana xwe dest bi plana xwe a rojhilata navî kir erê navê kirina ereba destpêkê mümkün hene nîşaneyê li Afrika destpêkin lê a herî mezin lê Afganistan destpêkirin û piştî wê a Iraqê destpêkir ama bi giranî jî ji bo rojhilata navîn lê asta navdewletî jî de cîhanî jî de felsefa rêbera apo ew ditirsandin digotin eger ku ev rêbertî hebe ev rêxistiniya wî jî hebû û ev felsefa hebe ez ê nikaribim vê proja xwe bidim meşandin ji ber wî ew lazim ev bata girtin ev komploya xwe ji ber wî ew 1998 di nehê cotmehê li hemberî Sûriye tehdît kir goya tê bidme ya bi ewakî ev komplo wê rojê dest pê kir û di 15 Sibata 1999 niha jî
ایجا کمپلو مشیا هات گرتن و برن ایمرالی جا بفی اوای خواستن اساس شرکی مزیجی به درخه اساس هنک تیک گوتن دویجن نا بشر تسلیم کرد نا از وی ند بوی دیتنی رمه آرمان جوان وی بیا چاپ بینن وی چاپ بشکنین وی فکراوی وی باوریک مزن دایی گلی خواه ارگانیزاسیونک مزن پارتیک مزن آوا کلیه گریلا کی خورت آوا کلیه باوریک مزن دایی گلی خواه و نجبو گلی خواه جبو روزلاتا ناوی تبیش بوی باوریک و پیل مزن دی به داستا جهانی جیده اوروپا وکیدن جا خواستم بیا اساس بکشتن کرن بدن به گو امید شوا بکن و دولتا ترکاوی بکشه کرد و ترک و zaten وی بترسن جی گلی وانجی هیوی و باوری وانجی وی بشکه وی عاطفی یعنی duygusal ya jim به هستیاری وی رابن وی شرکی مزند نابینا دولتا ترکاو حتی نابینا گلی ترکو Kurda derkeve em jivya istifade bikin şu öcalan ve biçi devleta Türkiye beter zayıf bikeve em beter karbe derbe li bikin jiber kenek doxaz devleta Türkiye zayıf çima devleta Türkiye jiber be mafya Rusya'ydı çu jiber göçüke pişti zan kidi o pevajoya Ergenekon u balyozun zaçı despekir o generali ku jibin bandora devleta Amerika derketibu Amerika xos wanaji بکشینی جمع خود در بیلوان بده وان زندانی که حتی نوا ارتشا دولتا ترک جی سروک ارتشاوی التر باش و بخجی گرتن زندانی کرد جد فرادا هم باش تبینه که شاخوی ناف دولتی که چخواسی مزنه به وی آوای خواستن بکن یعنی چاوا کنن خواستن بکشن کشتن نبو بالا خدای پیگنات ادام پیگنات خواستن پوش بک یعنی حبسه ده برزینه بدش بیر کرن او پیگنات برنگه دیدنی دی خواستن دیسا اگر کو واج پیگناتی دی شر دست بیر کردی دیسا شر کی مزن سا قونا لی ربر اپو وان دخواز یوان همه امکاری بیجن شکاندن یک جی پیگنات او دست پیگه دشخار روژا اول فهم کرد و هلوستا دید کو اوک پلانک مزل سروی هیه پروژاک مزل سروی هیه مجیو خو گلک شغلان شو اف ریبرتی مزن بوناوی ریبرتی اوی فیلوزوفتی اوی مزن دوی هلو دوی پینگا اوی مزن ده دسپیک ده او مزن بوناوی خویابو دجید ج دولتا ترک یعنی هیویک دا دولتا ترک اساس ایکو دوراد مرد دبینه دولتا Türk ve Amerikan ya jî komploger ide Avrupa bu CIA bu Mossad bu ki digel de bun devletin Avrupa ki digel wan bu bigişti komploger o devleta Türkiye devirde na ku ki kadna binawan baji kekir bu hişmendiya xwe bu hostabuna xwe rêber apo baweriyak biçûk da devleta Türkiye got devleta Türkiye jî ew kirin got her halde me biya teslim bistînin وای تجربه نبود یه سریلانکا نکیه بود از باور دکم تجربه هری مزنج ایرانی کردن بلکه اونجی شارزان دوی واریده دما کو خمینی هات احسان سروک تو ده یک ایدئولوژی و مارکسولوژی و احسان تبری و کیانوری هر جی تصمیم کردن هر جی در قسم سر تلویزیون گوتن فیلو باوری او قاس خراب و نباشو خواستن همان تشتی بین سر ریبر آپوژی ریبر آپوژی از باور دکم وانا هم تجربه گلک بو او جی پیجیا بو دنا هم دواری ایدئولوژی ده هم دواری سیاست گلکی پیجیا بو جا دولت لگور خود دولت جیناست کرد و هیویا کنک دا دولتی کو بلکه انبیا ذاتن انبیا چه دبینه وقتی کو هات گرتن او چاپمنیا دولتا ترکا هم تلویزیون هم روزنامه همیا نویسی ریبر آپو وک بلبل آخوی تسلیم بود لخوا مکر هات حواله خود تفداد است نظانم چه ریبر آپو وانا همه در و همه اندر همه پوش کرد اگر تو خاپاندن به مروفت کار ویش ریبر آپو خاپاندن نگوان ریبر آپو خاپاند ریبر آپو هنه کیوی داوان مثلا درکت محکمه روژه عول گود اگر کم ضرر داوه اگر مالبات شهیدا ترکا اگر کو عسکر و نظام پلیسا مالبات وان از عزت خوازم لی هدف هم آشتیه اگر من راشته به سلاح ایجی
از مجبوری سلاحی بون اگر سیاست آشتی بمشه از نهاجی آماده میکو آشبونه و پروژه آشبونه بدن مشاند ئەمێ وەرن سەرێ ڕۆڵاوی بەتایبەتیژی ئەو پێشنگاتیە و ڕێزار عەبدوڵڵا ئۆجەلان کردیە دیساژی vەدەگەنی خزمەتەوە ڕێزار ئاکتاش لەگەل بمینن ji کەرەمەخوا بڕێز باس نها کەسایەتی ڕێزار ئۆجەلاندا یا گەلێک کورد ڕاستیژی سیستەمە ئیمرانی وەکی بێڕێزیەکی وەکی نەحەقەیەکی لە ئەمبەری خوا دەبینێ و دامان دەمێداژی دژمنێک گەلێک کورد هەم هێزێن زرهێزێن جیهانی و هەمجی دەوڵاتە تورک هەوڵدانێکی وان هەیە و گەلێک کورد هینی بێڕێبەرەتی بکەن لە ئاساسا لە سیستەما ئیمرالیدا هون بەتایبەتی ئەنهاوی پێواژێژە دەمە دەرباز دەبێ هونە چەوە بنن چەوە دەنرخێن ڕاستی ئەم چەوە بەێ ینی پرسێکی پڕ مهمە تام جی چێخۆیە ینی پشتی شخصی روسیا دە تێکچوونە سۆسیالیزما دنۆدی و ڤڤە استراتژیەک نوش دنیای ڕەهات دیارکردن دەبن ڕێڤەبریە ئیمپەراتۆریە ئەمریکادا ئیکوڤی ڕەوشی درۆژلاتە ناوین دە تەنێ و باش و تام تەسپیت و ئانالیز کرد سەرۆکاتی بوو یعنی ji بۆی vêyekê serokatî wek pêwîstiyê fikra azad gelê Kurd û rêxistina wî ve li gor vêyekê formüle kir û organize kir û ji bo vêyekê Kurdan jî li gor vêyekê tevgeriyan Kurdan jî li gor vêyekê tevgeriyan û xwe bi rêxistin kirin hat hetanî salê ku par û vir ve teclîsa 5 Nîsanê û vir ve ku li ser serokatiyê çêbû aslında Kurda dûr de hemleyekî baş kir fikra serokatiyê aslında di pratikê de pêk anîn li ku derê li Rojavayê Kurdistanê bi taybet pêk anîn li Bakurê Kurdistanê cerbandinek bû belkî jî wekî destekek bû ama di esas de li Rojavayê Kurdistanê eva tişta pêk anîn ev tişt pîlana Erdogan pîlana wî ya ku ABC hebû bi taybet bi avê ve berda ji bo vêyekî kîna wî hêrsa wî wer zêde bû wek çavsor dibêjin ya êdî nizane ku çi bike aslında hestê wî li mêjiyê wî hekim kir yani mêjiyê xwe mantiqî nikarî bifikre ji bo vêyekî bi her awayî wehşet û êrîşê de mesandin piştî ku tecdîtê da ser serokatiyê dahî ev ji bo wî bes nekir ew qas nefreta wî kîna wî çima ji ber hemû pîlanê pêk bi avê ve çû têk çû û fikra serokatiyê her çi qas nava şar dîwara de be her çi qas li îmraliyê be jî lê fikrê wî pêk dihat jiyana azad pêk dihat yani di şexsê Rojavayê Kurdistanê de mînak bû ji bo hemû Kurdistanê û jiyaneka mînak bû ji bona hemû mirovayiyê ji bo vêyekê eva roj bi roj dijmin hêrstir kir hovtir kir Erdogan bi taybet di şexsê devleta Türk de Erdogan hîn bêtir hov kir û çawa min vî sîstema ku sermaya global ku navê wî şerê cîhanê êSMî ne li rojlata navîn dimeşe û bi taybet jî navenda wî Kurdistanê min çawa nedît serokatiyê nava çar dîwara de dît û nava çar dîwara de hem gelê xwe hem jî rêxistina wî formüle kir û li gor vêyekê tev kiriya hêrsa wî û kîna wî û nefrîna wî hîn zêdetir ji bo vêyekê bû tecrît al ser tecrîtan pêşî em bêjin avokata piştre malbata piştre heyetê piştre nenaskirina masê û filan û bêvan ê pişt wî re tê ye yani wa wesîla wî ya têkçûnê bû bi awayekî qeba bi awayekî pir ewêdî danîşandan di eslê xwe de ev bû yani rast e gelê Kurd fêrî tekoşîna jiyana azad bû û tekoşîna wî jî da Rêzar baz niha divî Xalid ez dixwazim yani dîsa jî hinek bi awayê şêwazekî din pirsiyê bipirsim ew jî ew e ku we behsa wî kir Rêzar Aktaş jî behsa têkoşîna Rêzar Abdullah Öcalan kir gelê me jî bêguman dişopênê û bi vî ramanê hişyar bûye û ev destkewtên ku îro jî gelê me pê gehîştiye pêşengatiye ku îro gelê me li rojhilata navîn ji bo demokrasî dike hemî beremê têkoşîn û fikr û ramana Rêzar Abdullah Öcalan e lê îro wekî me got hewltî dayîn gelê Kurd hînî bêrêbertî
وەرەکردن هینی بێ ڕێزار ئۆجرانی وەرەکردن ئەف چ مەترسیەکی برازیل لەسەر گەلێک کوردە یعنی وا خەتەریەکی پڕ مەزنە یعنی وا خەتەریە ڕاستە یعنی دژمن وەک گوتنا ئەردۆغان دگۆ سیندرە یعنی ئارمانجێکی وسا پێکتینن هەموو پیلان و جەرباندنا kirin dan meşandin ewana planên wanên destek bûn yan plan bûn feqet di esil de wek te gotî xwestin gelê Kurd hînê bêrêbertiyê bikin ama di vir de ji xwe ji destpêkê de hûn dakirine çima hûn dakirine ji ber ku yani min gotiya di nezera devletên dagirker û kapitalizmê de her çiqas îmralî girtîgehek be vad haqiqetê de rast e lê di nezera gelê Kurd de wa mektebeke di wê dirê de filozofekî heye gelê Kurd û mirovaya pêşver û şagirtê wî mektebî ne wî ezber kirine û ne gelê Kurd û ne jî mirovaya pêşver û ji vî tiştî re ji bêserokatiyê re yan jî ji rêbertiya mirovayî re erê nabêjin ji bo vêyekê tekoşîna xwe jî dikin û her awayê jî bikin û ji niha pê de jî ew ê bikin eva bi awayên rêxistinan bi awayên şexsan bi awayên welatan bi awayên saziyan bi awayên dezgehan netîcê de van tiştana têkirin û heta di beşa şer de jî va têkirin belê gelek spasiya te dikim Rêzar Aktaş vedegerim xizmetê we niha di destpêkê komploya navneteweyî de komploya navdewletî de ku li dijî Rêzar Abdullah Öcalan pêkat li gorî paradigmayê vê demê Rêzar Abdullah Öcalan pêgê serok û serokatî hebû ji bo gelê Kurdistan û gelê Kurd dirûşma bê serok jiyan nabe bilind kirin lê di encama ponujandinên Rêber Abdullah Öcalan li îmralî de û ew verçerxan û veguharina paradigmayî ku di cîhanbîniya wî de pêkat pêgeyê wî jî bê wî rehat guharandin niha îdî li serok derbasî rêbertî bûye bê rêbertî jiyan nabe ji bo gelê Kurd tê çi watayekî Rêzar Aktaş rêber apû gelek caran baz dikin em dibêjin ne wek şexsekî dî mirov ew bike wek saziyekê mirov lêv ne ji ber gem ew îdî rêberê tiyake jiyanekê dike jiyanek alternatîv jiyanek bedîl jiyanek bedîlê çi bedîlê ev jiyana ku niha heye a sîstema em bê sîstemek alternatîv ji bo sîstema ku niha a zulmê a ku tê meşandin a dagirkeriyê a bi navê modernîte yani modernîta kapitalîst li hemberî wê wî jî sîstemek daniye wî jî sîstemek konfederalizma demokratîk daniye wî jî li hember netewê demokratîk daniye û va di pratikê jî gav pêk tê ya rêber apo va li hember rêbertiya mezinbûna wî pir jî de derket holê wî ew cê ku neyara komprogera xwest ku bi dawî bike bi encam ge netîceyê de xelas bû wî berova jî kir destpêkek ji bo jiyanê wî ew çardîwarina ji bo xwe kirin qada tekoşînê di çavê de qara bîrdozî qada îdeolojîk de û bi rengekî ji renga ku derxij derveç jî va mesela gelek cara tê gotin biborin dibêjin işkence zaten va ne esas canım dibêjin tejî va sistema işkence sistema mirinê ye li îmralîtê meşandin lê wî temam berova jî kir wî got dûradin paradigma xwe yani bêbaweriya xwe îdeolojiya xwe hemin nûjen kir mesela yek jê çi bû proja wî yek jê digot rola jinê di civakê de demokratîzekirina civakê pêşvebirina civakê de jiya damezrandina civaka azad di rola jinê misyona jinê çi ye va digot proja min nîvcoş tibû divir de min temam kir yani rola wê ji dîrok istin bi vê yare tahlîla analîza wî li ser dewletê ji bo çi mesele gelek ez dibêjim ev çima dewletê naxwaze rêber apo tarîfa dewletê esas berê jî tarîf bûbû lê
هر کسی دیسا دگول همبر دولت امیش دولت کچیکی دگوت دیکتاتوریا بورژوا امی دیکتاتوریا پرولتاریا آواکه بله جبنید غلط دی ریبر آبود چه سراس کر ابو گونا دولت جهاز ظلمیه دولت کنگی آتاوا کر دماکو رولا جنی کشت جن را کر جبری آیت دیو جید گوتنا خود دبیجه ممیر کشت یعنی چی دستلاتی امیر کشت او زینیت امیر ناکو زینیت آگد مشه آل سر دولتا آل رجب طایب اردوان آل داعش و آتوا حتی مسعودی برزانجی ناشری قبول نکر یک جیش بچه کنگرات نتوی قبول نکر ریبرابو گبرا لیلا زانه یعنی جنگ او هف سروقاتی به قبول نکر یا ریبرابو اب زین اب ایدئولوژیا خود ورد تمام کر او پارادیگماوینو اب بو گوت نا او دستلاتیا بناوی دولت نا اراده لازمه جبری بری هر کسی و اراده خود کنه چاوا مثلا جانا دبیجن هم دبیجن işkence هنک دبیجن نا işkence Diyarbakır'a آمده زندان آمده گلک مزنتر بو نه مزنتر بو هری اوج پر بو وحشت ای بلکه دنیای ده وحشتک işkence وقع آمده نه هات بو لی امرالی گلک جوجی مزنتر بو چما که دشمنی ته نل لمبرکته بو دیار نه بو جانا گوتنا خوش دبیجی دبی نابینا منو دشمن مترونی وکه یعنی دوری و نل جمعی بو لی ریبر اپو او قاس تثبیت کر بو دشمنی وی کتبو ناواوی بله دشمنی وی ده مجی وی ده بو لازم بویر تکوشیا وگرین جمع رزارکتاش لیکو دستور وابه لباشور ولات هفسر جیگری هفسروکن تفگری آزادی رزار تارا حسینش من لگال دا برگای تلفون که دمانوی هاسنگانی بریزش یعنی هروها بگشتیش لباشوری کردستان و لمجاره بروانین رزار تارا حسین اگل گویل دنگیه مویم کاتتان باش ئەم کاتێ ئێوە و میوانی بەڕێز و بینەرانتان باش زۆر سپاس کاکشوان بۆ ئەو دەرفەتە بۆ ئەو مژارە گرنگە زۆر سپاس دەکەم ڕێزەر تارا حوسێن بۆ ئەوەی کە دەرفەتان ڕەخسان و بەژاری بەرنامەی ڕایەڵی فریدۆم تیڤی دەبن ڕێزەر تارا حوسێن ئێستا تماشا دەکەین لە باشووری کوردستان ڕایەوەی کە بەشێکی باشووری وڵاتە و بەڕێوەبەرایەتێکی کوردی تێدایە و بە شێوەیەک لە شێوەکان لە بەشەکانی دیکە زیاتر دەستی گەلی کورد ئاوەڵاترە هەڵبەت بە بەراورد لەگەڵ ڕۆژاوا مرۆڤ ناتوانێت بڵێ ئێستای تاکانەیە بەڵام لەوێ بەڕێوەبەرایەتێکی کوردی هەیە بەڵام دەبینین لەوێەوە ئەو پشتیوانیی کە پێویست بێت نە بۆ مژارەکانی دیکە و نە بە تایبەتیش بۆ ئەو تەجدیدەگرانی کە لەسەر ڕێزەر عەبدوڵڵا ئۆجەلانە پێش ناکەوێت بە پێشەوانە یا بە بەراورد لەگەڵ ڕۆژاوای کوردستانە کە دەبین ڕۆژانە گەرەکەمان لە نێو چالاکیدا ئێستا ڕای و بەرخۆدانی کە لە دژی داعشیان دەیکا بۆ لە باشووری وڵاتەوە دەنگێکی بەو شێوەیە بۆ ئازادی ڕێزەر عەبدوڵڵا ئۆجەلان بەرز نابێتەوە. بەڵێ زۆر سپاس هەڵبەتە ئێمە وەکو تەڤگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە کۆنگرەی دووەمی خۆماندا یەکێک لە خاڵ و ینی پێشنیار و بڕیارەکانی کۆنگرە ئەوە بوو کە لە تێکۆشان بە شێوەیەکی ڕادیکاڵتر بەردەوام بین بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان هەڵبەتە ئەوەی ڕێبەر ئۆجەلان بۆ ئێمەی کردووە بۆ گەلی کورد بە تایبەتی و بۆ گەلانی بندەستی ناوچەکەی کردووە دەتوانم بڵێم مرۆڤایەتی قەرزاری ئەو ڕێبەرە ئاشتی خوازەیە و ئەوەی کە کردومانە ئەتوانم بڵێم جێبەجێکردنی 1% ئەرکەکانی سەرشانمانە بەرامبەر بەو ڕێبەرەوە هەمومان قەرزاری و نەمانتوانیوە ئەو ئەرکەی سەرشانمان جێبەجێ بکەین کە لە بەرامبەر تێکۆشان و بەرخۆدانی ڕێبەر ئۆجەلاندا بیدەین. هەڵبەتە باشووری کوردستان وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد ڕاستە بە دیوێکدا حکومێکی کوردی هەیە بەڵام دەتوانم بڵێم هەمان ڕاستە ڕەنگە وەکو دەموچاو وەکو شکل وەکو ناو وەکو جلوبەرێک کورد بەڕێوەی بەرێ ئەو هەرێمە بەڵام بیرمان نەچێت لێرە سیاسەتێکی ئاکەپەیی حاکمە و بە تایبەتی لە دەڤەرێکدا کە پایتەختی باشووری کوردستانەکەوێتە ئەو دەڤەرەوە کە ئەتوان بڵێن 100% سیاسەتی ئاکەپە حاکمەوە ئەو ئاستەنگیانەی بەرامبەر بە تێکۆشانی هەواڵانی ئێمە هەیە بە تایبەتی بۆ ڕەوشی سەرۆک و ئەو چالاکیانەی بۆ ئازادی سەرۆکەکرێ بە حکمی ئەوەی کە سەفارەتەکان لە هەولێردایە و بە تایبەتی سەفارەتی تورکیا و بارەگەینەتەوە یەکگرتوەکان و هەتا دوایی
باوەڕەکەم لە ئەم قەرشدا لە ئەستەمبولیشدا هەر بەو شێوەی ئاستەنگی بکرێەوە هەواڵانی ئێمە ڕوبەڕووی ئەشکەنجە و ئاستەنگی و زیندان و سوکایەتی بەڕێزی ببنەوە ئەمە یەکێکە لەو هۆکارانە بەڵام بیرمان نەچێ ینی چالاکیەکان لە ڕۆژێکی کە ڕێبەرەوەجەلان بە شێوەیەکی فیزیکی خراوەتە زیندانەوە هەتا ئەمڕۆ باشووری کوردستان بە بەردەوامی کەم تا زۆر دەنگی هەبوو بۆ ئازادی ڕێبەرەوەجەلان و بۆ دەربڕینی ناڕەزایەتیەکانی بەڵام وەکوتم لە ئاستەوەی کە ڕێبەرەوەجەلان لە 2011 هەتا ئێستا پارێزەرەکانی خۆی نەبینێ لە 2015 هەتا ئێستا وەفدی دانوستانکار سەردانی نەکرد بێ شاندی ئاشتی و دانوستانکار لە دوای چوانبڕێم اتفاقی دۆمە باخچەوە هەتا ئێستا تەنها جارێک محەممەدی برای سەردانی کردووە کە ئەویش لە دۆخێکی تەقینەوەیەکی گەلدا بوو کە وەکو ناچاری دەوڵەت بۆ خۆی ئەوەی کرد ئەگەر ینی ئەمانە نەک تەنها بۆ باشووری کوردستان بەڵکو لە دنیادا ئەمڕۆ کەم تەرخەمی و بێدەربەستیەک هەیە بەرامبەر بە ڕێبەرەوەجەلان ئەوەی کە تەنانەت بۆ سەدام بۆ قەزافی بۆ ئەوان کەسایەتیانە کە کراوە لەلایەن ڕێکخراوە جیهانی نێودەوڵەتیەکانی لە بواری مافی مرۆڤ بێ مافی یاسایی مافی سیاسی بۆ ڕێبەرەوەجەلان نەکراوە کە ئەمە ڕخنەیەکی جدیە لە بەتایبەتی لەو ڕێکخراوانەی کە ئەمڕۆ زۆر هەنا و ڕێکخراوانەی کە باسی مافی مرۆڤ و مەسەلەی یاسایی و پرسی ئازادی سیاسی ئەکرێ بەڵام بۆ بەرامبەر بە ڕێبەرەوەجەلان ئەمە نەکراوە هەڵبەتە باشووری کوردستان ئەتوانێت شتی گەورە بکە لە بەرامبەر بە ئازادی ڕێبەرەوەجەلاندا. بەڕێز تارە حوسێن لە باشووری وڵاتەوە بە بڕوایەوە دەتوانێت چی بکرێت بۆ مەبەست بۆ بەتایبەتی باشووری وڵات دەپرسم چونکە ئێوە لە باشووری وڵات لە سلێمانی نیشتەجێن و لە باشووری وڵات دەژین بۆیە مەبەستم بەتایبەتی لەوەیە لەوێەوە بڕوایە مەگەلەکەمان لە باشووری کوردستان دەتوانێت چی بکات بۆ کۆتاییێنان بەم گۆشەگیریە ناڕەوایی کە ڕێزا ئۆجەلان زیاتر لە 2 ساڵە بەسەری دادا سەپێنراوە لە هەمان کاتدا ئیدی کاتی ئازادی ناتوە بە بڕوایەوە کاتی ئازادی ڕێزا ئۆجەلان ناتوە بە دڵنیایەوە کاتی ئازادی ڕێبەرەوەجەلان هاتووە ینی ئێمە خەڵکی باشووری کوردستانی هێدی خەریکە ئەگاتەوە قەناعەتەی قسەیەک هەیە لە کۆنەوە ئەڵێ هەموو ڕێگاکان ئەچنەوە ڕۆما بەڵام ئەمڕۆ هەموو ڕێگاکانی چارەسەری بۆ پرسی گەلان و پرسی گەلی کوردیش لە باشووری کوردستان دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ فکر و فەلسەفەی ڕێبەرەوەجەلان ینی تاکە چارەسەریەک بۆ ئەو پرسانی کە لە باشووری کوردستان هەیە کە ئەمڕۆ باشووری کوردستان بێگومان ئێوە ئاگاهی ئەوەتان هەیە کە باشووری کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بە جێبەجێکردنی سیاسەتی تورکیا و حکمی بنەماڵی لە باشووری کوردستاندا گەل بە جۆرێک سەرقاڵی کۆمەڵی قەیران کراوە گەیشتۆتە ئاستی گێژا و بنبەست بوون ئەمە هۆکارەوەیە کە گەل لێگەڕینی نەبێ بەڵام دوجار گەلیش بۆ خۆی تا ڕادەیەکی زۆر توانین بڵێن لێگەڕینی هەیە و ئێستا هێدی خەریکن نەکگەل بەگشتی بەڵکو ئەو لایەنە سیاسیانەیشی کە ئەمڕۆ خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن ئەو ڕاستیان بۆ دەرەکەوێ کە ئەگەر چارەسەری ڕاستەقینەمان بوێ دوور لە عقلێتێکی دەسەڵاتخوازی ناسیۆنالیستی ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ فکر و فەلسەفەکانی ڕێبەرەوەجەلان ئەمانە ڕەنگە هۆکارگەلێک بن کە دەسەڵات لەو چالاکی و لەو تێکۆشانانەی ئاپۆچیەکان بکرێت لە باشووری کوردستانەوە ئاستەنگی بکەوە بەردەوام زیندانەکانی بەئاخنێ لە هەواڵانی ئێمە ئەمە ئەو هۆکارانن چونکە ئەوان دڵنیان لەوەی کە ئەگەر ڕێبەرەوەجەلان ئازاد بێ و داگیرکەران و دوژمنانیش بە هەمان شێوە ئەگەر ڕێبەرەوەجەلان ئازاد بێ نەک تەنها گەلی کورد لە چوار بەشی کوردستان بەڵکو تەواوی گەلانی بندەست بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناویندا بە شێوەیەکی نزیکتر یاخود ڕاستەوخۆ فکر و فەلسەفەی ڕێبەرەوەجەلان ئەتوانێت ببێتە پێشنیار و پرۆژە و ئەڵتەرناتیڤ بۆ چارەسەری پرسەکانیان بۆیە ئەوەیە وەکوتر بۆچی باشووری کوردستان ئەتوانێت چی بکە مەسەرەن ئەمڕۆ دەوڵەتی تورکیا کەوتۆتە ناو قەیرانێکی ئابووریەوە ئاعتیمادی کولی تەنها کەوتۆتە سەر ئابووری لە باشووری کوردستاندا ئەگەر ئیرادەی تاکی ئازاد هەبێ ڕادیکاڵ ئینسانی کورد لە باشووری کوردستان بتوانێت بە ئیرادەیەکی ئازادانە ڕوبەڕووی ئەمە ببێتەوە بە دڵنیایەوە ئازادی ڕێبەرەوەجەلان هەندێک دوور لە چاوەڕوانێت چونکە ئەو دەسەڵاتەی کە پەیوەندی هەیە لەگەڵ ئاکەپەدا و ئابوووریەکەی تورکیا و دڕژیمی ئاکەپە تێردەکات ئێستاکە هاوپەیمانێتی مخابن لە ئەرزی واقعەدا لە هەم لە بواری سیاسیدا هەم لە هەموو لایەنەکانی دیکەوە بەڵام بە کورتی ئایا سێڕایەوەی کە ئێمە دەزانین لە باشووری کوردستاندا ڕێپەیوانی جەماوەری کراوە لە سلێمانی و بەرەو هەولێر کە لە 15 شوباتا کراوە کە مخابن
بن لە بازگەی دێگەلێ جارێکی دیکە وەکو هەموو جارەکان ڕوبڕۆی ئاستەنگی بووە کەمپینی جۆراوجۆری واژۆکۆکردنەوە بۆ ئازادی ڕێزەرە ئۆژەلان بەڕێوە چووە لە ئێستا بەدووەوە ئیمکانی هەیە هەڵمەتێکی دیکەی هەوڵدان و چارەکیکردن بۆ ئازادی ڕێزەرە ئۆژەلان لە باشووری وڵات دەست پێ بکاتەوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە کاتیەوە هاتووە کە هەڵمەتێکی دیکە دەست پێ بکاوە ئەوەشی کە هەبووە بێگومان ڕانەوەستاوە بەڵام هەندێک ئەتوانین بڵین وەکو پێشتر بەردەوام ینی بە بەردەوامی مانگانە چالاکی نەبووە ئەوش هۆکارەکەی ئەوە بووە کە باسم کرد ئەنجامی ئەو سیاسەتە چەوتە شکست خواردووی کە لە باشووری کوردستان و گرێدرا و بە ئاکەپەوە بەڕێوە چووە ئەوە هۆکارەکە بووە بەڵام ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەمڕۆ دەوڵەتی تورکیا ئەمە وەکو بانگەوازیەکیش بۆ گەلی ئێمەی باشووری کوردستان بە تایبەتیە کە ئەمڕۆ دەوڵەتی تورکیا لە هەموو لایەکەوە ڕوبەڕووی شکست و داڕوخانێک بۆتەوە تا کە سەرچاوەیەکی ژیانی وەگەرخستنی کۆمپانیەکانێکی لە باشووری کوردستان و هەوڵیش ئەدا لەوەی کە گەلی باشووری کوردستان لە ڕێگەی ئەو هێزانەی کە گرێدراوی خۆیانن لاواز و بێ ئیرادە بکە بەڵام دوجار بیرمان نەچێ ئێستا تۆپەکە لە ساحەی باشووری کوردستانە وە گەل ئەتوانێت بڕیار لە کۆمەڵێک چارەنووسی ئێمە و ڕێبەر ئۆجەلان و خودی خۆشیان بدەن و بۆ ئەمەش ئێمە بانگەوازیەکەین لەگەلەکەمان لە باشووری کوردستان لە تەواوی ئەو لایەنە ئازادی خوازانەی کە هەیە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بە تایبەتی ژنان و گەنجان کە ڕێبەر ئۆجەلان بای سەدەیەک زیاتر پرۆژە و پێشنیاری لە چارچێوەی پارادایمی خۆیدا پێشکەش بە ئێمە کردووە ماوەتەوە ئەوەی ئێمە خاوەنداری بکەین لە ڕێبەرمان کە بە شێوەی جەستەی لە زیندانە بیهێنە دەرەوە و بتوانین لە چارچێوەی فکر و فەلسەفەکانی ئەودا چارەسەری بۆ گەلەکەمان لە باشووری کوردستانیش بێنین. هاوسەرۆکی جێگیری هاوسەرۆکەکانی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان لە باشووری وڵاتەوە ڕێزدار تارا حوسێن زۆر سوپاس دەکەم کە بەشداری بەرنامەی ڕۆیاڵی فریدۆم تیڤی بوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ڕێز باسقۆم دەکڕێمەوە بۆ خزمەتی جەنابتان ئێمە دەزانین لەم ڕۆژانەدا لە شارێکی دیکەی وڵاتی ئیتالیا نزیک تۆرینۆ شارۆمەندیە هاوڵاتی فەخری شانازی بە ڕێزەر عەبدوڵڵا ئۆجەلان بەخشێنرا و دەبینین ئەم هەنگاوانە هەیە و لە وڵاتانی جۆراوجۆری جیهانیشدا گروپە جیاکانی دیموکراتیک چەپ و شۆڕژگەرەکان بە شێوازی جۆراوجۆر خاوەندارەتی دەکەن لە ڕێزەر عەبدوڵڵا ئۆجەلان بەڵام بەپێی پێویست نییە ئێمە وەکو گەلی کورد و ئازادی خوازانی جیهان دەتوانن بۆ تێکشکانی سیستمی ئیمڕایی دەبێت چ بکەن دەبێت چ بکرێت لە ئێستا بەدووە ڕێزەر باس بەێ نادەمێک بەری نەها کۆنگرەیە کەجەدەکە ئەوروپا چێبوو دوویەمین کۆنگراخە تەڤایی سازی و ڕێخستن و هەییên کووردا ئامادە بوون di کۆنگرێدا بریارێکی مهم هەبوو بریار ئەوها بوو دگوت ناوەندا تێڤایی چالاکیە me de azadiya serokatiya esas bêgirtin navenda tevayî çalakiyê me de azadiya serokatiya esas bêgirtin û li gor vê yekê tevgerîn çêbibe wekî din jî beşekî bi taybet ji bona azadiya serokatiyê ji biyaniyan evekî hebûnekî çêbibe wek ji xwe û komîta heyî bê xurtkirin û li ser vê esasî di qada têkliyên karê derve yan jiyê dîplomatîk de ew hereketa çêbe û yê bi hemû heyîn sazî û dezgeh û rêxistinên gelê Kurd de jî ew xebat çêbe esas di esel de têkçûna sîstema îmralê pêkanîna fikrê serokatiyê di jiyanê de ye di eslê xwe de ev e yanî pêkanîna fikrê serokatiyê di jiyanê de ye kî sazî û rêxistin û hereket û ew ê wî jî hene serokatî vî wekî sîstem formüle kir ewha jî got ji bona vî sîstemê got ku wekî hingiva kuşkewara xwe hatî derêxistin û min pêşkêş kir da ber we têra we hezar salî dike têra we hezar salî dike va sîstema yanî ji bo ku ev sîstema îmraliyê têk biçe gerek em serokatiyê bi berfirehî û bi pir alî fêm bikin bi fêmkirinê re tenê bi sînor nemînin wî bi jiyankirin bidin wê demê sîstema îmralî bêmane dibe yanî
هبونا إمرالي بمعنى دبا رضا روجلان دما هفديتي نشان دي إمرالي داجي دي بيواجوية پشتی نوروز 2013 کوکی رزگاری دموکراتیک و بنیادنان جیان آزاد هاتبو پیناسه کرن جالیه برزیانه و او بخو بحث کرده بو یعنی دوی داره دا شان دا امرالی بحث فیزیکی آزادی فیزیکی رضا روجلان دکه او دبیجه آزادی من فیزیک زیاده گرینگتر پیکانینا جیانا پیکانینا جیان خصنوار جیان افکر و رامان و سیستمی او سیستم کو پیشنگاتی جرا کردی باوریا ون هات حیانات تیرکر او هودان حیانات تیرکر بویه مربجه تیرکر نراسته جبونا مروایه پیشورو و بتایبت جبونا کرده مرف بیجه تیرکر نراسته حبت بیگمان رضا بازاز دخوازم این خالجی اماجه پی بکم بیگمان آزادی فیزیکی رضا روجلان گرینگی کی خوی تایبت جیه مرف نکاره دی بخالای دیجی با بگذره نبوی با تایبکو ام بحثاوی ناکیان نبیجین او آزادی فیزیکی لدر وتیشون تنی فکر رامان او گرینگ اللي جبو آزادی فیزیکی پیک وری بیگمان خصنوار جیان فکر رامان اساسا کو او پیک وری راسته لی او ام فکرین سروان هولدان تیرکر هون دبینن يعني هولدان كردا بگشتی هيا ويا مروایه پیشفروجی هيا لنا بسه بله چما جبر کو هجی سروکاتی نوا 4 دیواره دی ولی امرالیه بیگمان جبوی کو اف سیستم امرالیه هلوشه یعنی جبوی کو سروکاتی وکی فیزیکی جی آزاد ببه gerek ام سروکاتی د فکری ده حزم بکن yani özümseme bikin بپجرین و پیک بینن yani بفهم کرنه که کورانی به حاویردور لسر اساس سیستم اکولوژیک لسر اساس سیستم جن پارز لسر اساس سیستم وکهفتیه لسر اساس سیستم همو کمنته و همو باوریان همو چاندان دنوا خود کو بحبینه یعنی حتی وانین کل در سیستم دولت مانه همو دنوا خود بحبینه جیره ببسیوان و وی بشکل که دموکراتیک یتکی پی بده و کار به خو بریو به یعنی او خو یتکی خو بگیره در اصل ده معروف صاحب یتکی پیداین بلکه هنه کی خلط به وکی تاریخ بخو کار به خو بریو به و به اراده به اراده به یعنی بخو کار به بریاره خو بگیره بخو کار به خو بریو به بخو کار به خو بپاریزه و بخو کار به خو فینانس بکه در اصل ده اف پیک آنین لهر چار بشین کردستانی وی سیستمی پیک آنین اصل ده پیک آنینا فکر سروکاتی کو تیری می 1000 سالی که تابی پر به حاویردور بگمان بله پر به حاویردور و دمی او دکاره به وسیله آزادی فیزیکی رضا عبدالله اوجلان جی لسیستم امرالی یعنی هون وسا بیناسا دکن aynen او دکاره به وسیله کو گیرشمن لوبی ناونتویجی چه ببن yani به وی آوایی مثلا بیشن بشه کی جوا سیستم سروکاتی بشه خو فینانس کرنه یعنی آخا ارداخو بده شغلاندن بناوی که دیتر کوپراتیف بناوی که دیتر هروزی کومینال سورانی دیویژن هروزی جان هروزی بافرا بله هروزی کومینال اینتاش به دست خستن و وید یک اویدی ده کم کرن بهر اوایین جیان لگوری فکر و رامانا پارادیگمایا جواکا دموکراتیک اکولوژی و جنسیت پارێز یا ئازادیا ژنێ وەرێ بەڕێ خستەکەن ڕێزەر بازازێ بۆکەم خزمەتەوە ڕێزەر ئاکتاش دەما بەرنامەیەمە گەلێکی کێمایە ئەز هەمان پرسێژی ژوە دەپرسم گەلۆ ji بۆی تێکشکاندنا سیستەما ئیمرالی چ دەبێ وەرێکردن بێگومان قەدیدەرکەتاندنا لە ئیدۆلۆژیا فەلسەفا ڕێبەر ئاپۆم و قەدیدەرکەتاندن نەبگوتن تەنێ بەڕێخستن یعنی ئەگەر کو ئیرۆ ئەف فکرە ئەو قاس پێش ڤەکەتیە و حتا گشتی ئاستا شۆڕەشێ لە ڕۆژاوا لە هەر چارپەرچەی کوردستانی لە باکوور باکوور هات ئاستا شۆڕەشێ ئەو قاز پارلەمەنت و ئەو قاز شارێدار کە دەستی کوردە و هیچی دەوام دکە هەرێ نهات دەربە هەیە فاشیزم هەیە لێ ئەمە هێستا ئەو سەرکەفتنە ئەو دەستکەفتینە هێشتا هەیە نەمرن
نهر وشیایی اره ازیت دکشینه ایریش مزن سرهی هم شورش روزاواش که روز بروش خورتر دبه گشتی آستا سوریه و تاثیر آخر باندر آخر سر باشوری گله کردی نه حوالا تاراجی باسکر اول روزلاتی شخنان اساس پروژه امریکا و کمپروگرا هدف مزن ایران هبو جبروی آواز باور دکن ها ایران یجبو ویاد زانه او دولت ترکا ایریش خوی مزن سال 2012 به تیاره و ایشه که مزن به سرقان دیلیجی ارین ها نابینوان نیف خوش نیف نخوشه لی ویا شخور خطر دبینن جبروی آوایم او دا آستاک مزن ایریش مزن هات سر ریبراپو فقط همه حمیه خب پارست او سیستما کن بیا ایمرالیه سیستما که هم دولت ترکیه هم ناف دولتی بود و یعنی حقوق همه بو سیستما تایبت بو حقوق کی تایبت حتی ناجرات مشانده یعنی پارێزەرێک دادگەرێک نزانم رجب طیب اردوغان هاتنی لترکیه نها گوتنکی در روزکی 36 پارێزەری وی گرتن یعنی کتی آسای نها دولت گلک تنگابویه دولت ترکیه هاتی هجاندن یعنی او سیستما ایمرالی خواستن ده شخص ربراپو هم تسلیم گرتنی یاجی بترسی گل بلشکادن یاجی تصفیه کنی خیانتا داخلی آناو رخستنی واج گلکی هیویا مزن جویش کرن لیوانا همش کستن همیه دار بخوارن یعنی هر چندین ربراپو نها زندانی دبه لی ایک سرکتی نه دولت ترکیه اساس ای سرکتی و ای آزاد جی شخوا جانا گوتنه وی جانه به پارێزەرا یاجی به هیئتا گوتچون بوان کنیا دگو حوالیک مدیتو منج دگوتن جمع دگو ای نه آزاد هولن دگو از آزادم جبوچه مجیمه آزاده جبوچه از خودی ایرادا سر بخوامه بخواسرم یعنی از خود تصمیم کسی نبومن ایجا جبو که امجی وکی آزادن و هی خوشتر به قارب تکوشینی لنبر بکوش لنبر ظلمه لنبر داگرکریه دیگه امجی حاول بدن خود بگیرن لسر شوپاوی خورتر بمشن او چی شوپاوی خودی ایرادا که آزاد اوی برخستن بکن اگر پیرو فلسفه ریبر آپو سرکفتیه که نیارتیا او قصد آسد ناب دولتی دل هنبروی تی مشاندر اوناش که تیک ناچه سببا بنگهین او بیرو باوریا خواه گهان دی ریخستنی ریخستن که او ریبری وی به تایبتی جی دشورشی در رولا جنی و جوانان درخست پیش وی پارادیگما وی فلسفه وی اساس لسر وی هاتی دامزلاندن او پروژاوی آگ دگو من نیو جوشت نها تئوریاوی تمام ده پراتیک جی نها وارد مشه جبروی دبی البته که هوال جی وجی باس کردن نتیره دبی کم قیمه خپینینن جبوکو ام هی بهتر لایقی وان بن هر روزی هم قصه شهید دادن هم لایقی وان شهید آن بن ویری بریبه دبی کم خود تیر نبینن ام قیمه خپی آستا سرکفتنی قوناغا دستکفتیا و سرفرازی قیمه خپینین ام هین بهتر خواه پر آلی بریخستن بکن بله بریخستن وزار آکتاش بیا آوایم تکارن لایقی ریبری خوش شهیدی خود برز احمد آکتاش نوسر و چاودری سیاسی گلک سپاسیا و دکم کوبشاری برنامه رایال آفریدم تیوی بود بله سرکفتنه گلک سپاس دکم جوارا برز باز قوم یک خلک یک دقیقه کمتر ما برنامه اما تداوی دا از پرس ناکم کو لسر وی مجاره تشتکی هون گرینگ دی بینن و دبی وره بحث کردن یا اون تخوازن جبوی بینه فریدم تیوی بحث بکن ام دی خدمتی ودانه کرم که فرمون بله نابرز احمد آقتاش نقطه خواه تئوری داوی ده وید شته گود که گرکی ام بس نبینن راسته یعنی وکی ریخستن وکی سازی وکی دزگه وکی به هر آوای ام وی تشتی پیکشی بینن وی فکر آزاد کود خود بحا بینن ازم سمه بکن و دشیانا خود پیک بینن جی وکی شخص شکرکن پیک بینن همو شخص جبچوک بگره حتی مزن اف آزادی حوجهی جواکه نه حوجه سرکاتی بخواه آزاده
شخوا یعنی د فکر د بخوا آزاده دوی انسان جواک آزاد ببش بو وی که آزادی دوید کلانا ده دوید د ایش ده د کار ده د ری ده د قهوه ده د روباران ده دوی هر تم بینی قاشکرین چوا پیک به لگور خواه لگور شرط و ظروف خواه لگور جیه کلی آزادی چوا پیک به نقاشاوی دوی کو چه به او بخواه بگیشه قناعت ضعف مهمتر و پیروستره که یک مروان ایزاحت بکه و چارچوبت سری مرو دا چه که مرو هر چقدر در و اتکی ببجی لیه اساس مرو بخواه بگیشه قناعت آوی و تجربه خود رافینه را در باز بکه بگمان بله گلک سپاسیت دکم رزار باز قوم گلک جه فخر و شانازی بوش بوی ما کتب بجاری برنامه رایال فریدوم تیوی بو گلک سپاسیت دکم دیسا بینرانی خوشویستی فریدوم تیوی بمشوی دگین کتایی برنامه امشوی رایال فریدوم تیوی و بگمان مجاری کی گرین که گفتگوی زیاتر حال دگرید پیگه رزار عبدالله وجلان وکو کسی که حقیقتی به پیناسی کتایی خوی گیاند و وکو فرموله وکو چمکی حقیقت عشق و عشق جیانی کی آزاد گلالی که دو پیشکشی مروایتی کردووە گفتوگۆ و هەسەنگاندنی زیاتر هەڵدەگرێت بەڵام هەروەکو میوانانی بەڕێزی بەرنامەش ئاماژیان پێکرد لە گفتوگۆ و هەسەنگاندن زیاتر کال و چالاکی و ژیانکردنە بۆ ئەوەی هەم سیستمی ئیمراری ئەو سیستمی کە لە کەسایەتی ڕزار عەبدوڵڵا وەجەلاندا تەجلیلی سەرگەری کورد و ئازادی خۆزانیش داسەپاندووە تێک بشکێنرێت بۆ ئەوەش لە ئێستا بەدواوە بێگومان ئەرک و بەرپرسیارەتی لەسەر تاکتاکی گەلی کورد و تاکتاکی مرۆڤایەتیە کە لە بەرامبەر ئەو بێعەدالەتی کە لە کەسایەتی ڕزار عەبدوڵڵا وەجەلاندا دەژی گەلی کورد پێک دێت هەڵوێست بێت و خاوەن چالاکی و لەنێو تێکۆشاندا بێت هەتا لە بەرنامەیەکی دیکەدا دەگەینەوە خزمەتتان لە بەرنامەی ڕایەڵدا شەو شەوگارتان خۆش ماڵتان هاو سەرکەوتن.